دانیشتوانی بەغدا ڕۆژی پێنجشەممە ڕژانە ناو بازاڕەکانەوە بۆ کڕینی جلوبەرگی نوێ وەک ئامادەکاری بۆ جەژنی قوربان ئاهەنگگێڕان بە کۆتایی حەج لە دەهەمین ڕۆژی مانگی ئیسلامیەوە. پشووی جەژنی قوربان 4 ڕۆژە و دابوونەریدێکی خێزانیە تێدا کۆ دەبنەوە و دیاری ئاڵوگۆڕ دەکەن. ئەم جەژنەش لەم کاتانەدایە هێزەکانی ئاسایشی عێراق شەڕێکی چڕوپڕیان کردووە بۆ دەستگرتنەوە بەسەر ناوچەکانی کە بەدەست چەکدارانی دەوڵەتی ئیسلامیەوە. من ئەمڕۆ شتومەک بۆ جەژنەکڕم ومێر دەخوازم بە بۆنەی جەژنەوە ئاسایش باڵبکێشێ بەسەر عێراق. لەم کاتەی جەژن نزیک دەبێتەوە دانیشتوانەکان ئومێد دەخوازن بۆ سەلامەتی و بە تایبەتی بۆ ئەوانەی بەهۆی شەڕەوە ئاوارە بوون کە بتوان بگەڕێنەوە سەرزەیدی خۆیان. زۆرمان ئازار چەشتووە ئیدی بەرسا جەژنی ڕاستەقینە دەرکردنی دووەچەکداری داعشە لە عێراق وە گەڕانەوەی ئاوارەکانە بۆ ماڵەکانیان. جەژنی قوربان هەروەکو ناوەکەی بیرەوەریکردنەوەی دیاری خوددایە بۆ حەزرەتی ئیبراهیم بە سەربڕینی قوربانیەک لە بری کوڕەکەی. ساڵانەش موسڵمانان لە سەرانسەری جیهان ئەم جەژنە دەگێڕن.